لە کاتێکا خۆمان نەزانین کتێبێکی زۆر لەسەر ئەنفال و لەسەر جینۆسایت هەیە، لەسەر جینۆسایت لە گشتی لەسەر ئەنفال لەسەر کیمیاباران ئەو هەم ژمارە زۆرە کتێبە ئەی باشە ئەم کتێبە بۆچی چ قیمەتێکی هەیە چ بەهایەکی هەیە ئەمە بخینە کتێبخانەی کوردیەوە. گرنگی و بایەخی ئەم کتێبە لەوەیە کە لێکۆڵینەوەیەکی بەراوردکارانەیە لە بینی جینۆسایت لە باکووری کوردستان لەگەڵ جینۆسایت لە باشووری کوردستان. هەتاوەکو ئێستا توانم بڵێم نووسەرەکانی ئێمە ئاگایان لە باکووری کوردستان نییە، یان توانم بڵێم زۆر کەم لەسەر باکووری کوردستان نووسن، بە هەمان شێوە نووسەرەکانی باکووری کوردستانیش زۆر ئاگایان لە باشووری کوردستان نییە. ئەمەش بۆشاییەکی گەورەی لە ناسینی کوردەکان بۆ یەکتر دروست کردووە. هەروەکو کریستینا زۆر کات ئاماژەی پێەکات نووسەرانی کورد نووسەرانێکی لۆکاڵین، تەنها لەو مەجاڵی خۆیان نانووسن، لەو شوێنەی خۆیان نانووسن. بۆ نمونە نووسەرێک لە کەلار ئەوەی کە لە فەزای کەلارە ئانووسێت دەربارەی کەلارە نووسێت ناچێت لەسەر سلێمانی بنووسێت یا لەسەر حولێر یا لەسەر خەمەکانی بۆ نمونە دهۆک بنووسێت. ئەم لۆکاڵی بوونەی نووسەرانی کورد پاڵ بە کریستیناوە ئەنێت کە بیل لە نووسینی کتێبێک کاتەوە کە لێکۆڵینەوەیەکی بەراوردکاریانەیە لە بینی جینۆسایت لە باکووری کوردستان و جینۆسایت لە باشووری کوردستان. باس لە قوربانیەکانی ژنی کورد دەکات لە ڕابردووە کە چۆن سەختتر لە پیاوان قوربانیەوە. باس لەوە کاتێ ژنەکان جینۆسایت دەکرێن، کاتێ ژنەکان ڕائەگوێزرێن چۆن قوربانیان یاوە بەجەستە ئەنجە دواتری جارێکی تر ئەکوژرێن، جارێکی تر وەکو پیاوەکان جارێکی تر جینۆسایت دەکرێن. کەواتە ژن دوو جار قوربانی بووە، پاشا کورد ژنانی کورد دوو جار بوونەتە قوربانی. ئەگەرچی کریستینا لەلای کریستینا ژنی کورد ژنێکی پاسف بووە، ژنێکی قوربانی بووە، بەڵام لە هەمان کاتە ئاماژەی بە ئازایەتی ژنانی کوردیشیاوە کە هەمیشە ئەگەرچی قوربانی بوون بەڵام ئازا بوون، نانتوانی هیچ نەیتوانێت بربەستدانێت لە ڕێگەیانە تا ئەوەی وەکو پیاوقۆڵیان لە هەڵماڵیەوە مناڵەکانی خۆیان بەخێو کردووە. ژوبەرگێکێکە لە جینۆسایدی کەلتوری قەدەغەکردنی زمان بەشێکە لە جینۆسایدی زمانەوانی، وەک چۆن جینۆسایدی سیاسیمان هەیە، جینۆسایدی جڤاکیمان هەیە و هەروەها جینۆسایدی کەلتوریشمان هەیە. نووسەر کاتێک بەراوردی جینۆسایدی باکووری کوردستان لەگەڵ باشووری کوردستانەکە پێی وایە جینۆسایدەکانی باکووری کوردستان زیاتر لە ڕێگەی خوێن و لە ڕێگەی کوشتنەوە بووە، واتە ڕاستەخۆ لە ڕێگەی کوشتنی بە کۆمەڵی خەڵکی باشووری کوردستانەوە بووە. ئەم جۆرە لە کوشتن نووسەر پێی وایە هەستی نەتەوایەتی و جۆشدانی خەباتی خەڵکی باشووری کوردستانی لە ساڵی 1970 سەدەی ڕابردوودا هەڵساندوتەوە و بەرزی کردوێتەوە، چونکە مێژووی مرۆڤایەتی ئەوەی سەلماندوو هەتاوەکو تۆ لێت بکوژرێ زیاتر بەڕقا ئەچیتەوە و زیاتر بە خۆتا ئەچیتەوە و زیاتر پێ بە جەرگی خۆتانێت و ڕوبەڕوو دژمنە وەستیتەوە. بەڵام لە باکووری کوردستاندا زۆر پێچەوانەیە. کاتێک جینۆسایت لە باکووری کوردستانە جینۆسایدی کەلتوری زمانەوانیەت دێت لە ڕێگەی جلوبەرگەوە تۆ ئەکا بە تورک، واتە جلوبەرگی کوردی لێ قەدەغاکە. قەدەغەی ئەوە لێکا کە مناڵەکانت لە قوتابخانەیە بە زمانی کوردی بخوێنن. لە باکووری کوردستان خەڵکی باکووری کوردستان جەنگیان بەرامبەر بە دەسەڵاتدارەتی تورکیا دۆڕاندووە، بەڵام لە زۆر شوێنە ئێستا لەژێر تەئسیری پارتی کرێکارانی کوردستانە دابوونەریتی خۆیان پاراستووە، کوردبوونی خۆیان پاراستووە لە کاتی هەر کردبوونەوەیەکی کوردبوون و هەر کردبوونەوەیەکی ناسیۆنالیزمی کوردی بە هەزاران و سەدان هەزار کەس لە تاراوگە و لە شارەکانی باکووری کوردستان ئەڕژێنە سەر شەقامەکان. ئەمە بەدەر لەوەی کە خەڵکیش هەیە لەژێر تەئسیری دەوڵەتی تورکیایە و ئەوەیشی باس کردووە، بەڵام پێی وایە کە جەنگیان لەوێ دۆڕاندووە بەڵام کوردبوونیان نەدۆڕاندووە. بەڵام پێی وایە لە باشووری کوردستان بە حکمی سیاسەتی دەسەڵاتدارەتی باشووری کوردستان لێرەیە جەنگیان بەرامبەر بە دەسەڵاتدارەتی بەعز بردووەتەوە و هەموو جەنگەکان کۆتاییان پێهێنا وەک لە ڕاپەڕین سەر تۆپی و جەنگانە بوو کە کورد بەرامبەر بە بەعز بردوێتیوە. بەڵام پێی وایە دابوونەرێتی کوردی بە تەواوەتی بەرەو داڕوخانە ڕوە. نووسەر باس لە پارتی کرێکارانی کوردستانەکە کە لەلایەن عەبدوڵڵا ئۆجەلانی ڕێبەری ئەو پارتەوە دامەزرێنراوە. نووسەر پێی وایە لە دوای کشتوبڕی دەرسی لە ساڵی 1936ەوە هیچ دروستکایەک و هیچ شۆڕش و هیچ یاخیبوونێک لە باکووری کوردستان سەری هەڵنەداوە. ئەوە پارتی کرێکارانی کوردستانە دەست ئەکا بە جۆشدانی خەباتی نهێنی و دواتر خەباتی سەربازی و چەکداری دژی دەسەڵاتی سوپایی تورکیا ئەجەنگێت و قوربانی گەورادا و دەستکەوتی گەورەش بەدەسێنێ وەکو نووسەر ئاماژەی پێکە. هەڵبەت هێواشە ڕۆی ناو بەشی سێمی بەشی 11 کتێبەکەوە باسە دیکتاتۆرەتی بەعس لە عێراقەکە و شێواز و هەڵوێستی دەسەڵاتدارەتی دیکتاتۆرەتی بەعس لە باشووری کوردستان و باسی دەسەڵاتدارەتی سوپاکە لە باکووری کوردستان و بەراوردیانەکە بە یەکتری.